ئەمڕۆ گروپێکی زۆر خۆشەویست کە ئەوان بێگومان لە ڕۆژی شەممە کۆنسێرتێکیانەیە بەڵێ کۆنسێرتێک ئەنجام ئەیەن کە ئێمەمان بتوانین لەو کۆنسێرتەیە بەشدار بین بەڵام ئەم ڕۆژ هاتوون لەناو پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەم کۆمەڵی گفتوگۆکەین هەم کۆمەڵی بەرهەمی جوانی ئەوانتان گوێ لێە بێت جا من پێم خۆشە یەک بە یەک بیان ناسێنین پەیوەند بۆ بە چینە لای هەریەکە لە ئەو گروپە کە هەریەکەیان لە دامەکان لای ئێمە میوانن زۆر باشە دوو هونەرمەند میوانە لامان کاک فەراز قەوامی و وارووا خاتوو دڵنیا خان وارووا گروپی موزیسیانیش ئیبراهیم نەقدیان کە ناسراو بە مامشێر و هەروەها سیما تەکیەخاو مونا مۆلایی زۆر بەخێر بێن گروپی ڕۆنا کە ئامادە بوون چالاک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئامادەبوونتان جا سەرکۆی ما هەر پێشەوەی کە بچینە لایەن و دەست بە گفتوگۆ بکەین ئەمانەوە سەرەتا بە بەرهەمێکی ئەوە دەست پێ بکەین زۆر سپاس فەرموون ڕۆژێ نەبوو ئەم دولبەرە بێڕەحمە وەفاکە جارێ نەبوو ئەم کافرە شەرمێ لە خوددا
حيران نتيب العلاجي مرزي من حيران نتيب العلاجي مرزي من لقمان والسامت لقمان والسامت مگرم درد داکن شیرین 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 شمام ساتر دینم خوام حرام مخوان دینم خوام حرام
زۆر سپاس دەستان خۆش دەنگار بێت. خۆش بێت ماشەڵڵا لەو دەنگە یاخوا دەنگە خۆش بێت زۆر زۆر بەخێر بێن جایکتر کاک فەراز هەر بالای بەڕێستانەوە بەوە دەست پێ بکەین چەندێکە لەگەڵ لەم گورەپایت و تو هەر بە گۆرانی لەگەڵیانە یاخود وەکو میوزیکیش لەگەڵیانە بەشداریت. عەرزی سڵاو دەبمە لە خەمەت بینەرانی خۆشەویستی بەنامەکەتانە. زۆر سپاس. وەڵای ئەم گروپە لە زووە ڕێبەری مامۆستا ئیبراهیمی نەختیان بووە ناسراوە بە مامشێر بەڵام یەکەم جارە لەگەڵ گەنجانێکی ڕۆژهەڵاتەوە وەکو دڵنیاخان وەکو سیماخان و مۆناخان بەڵام چەند کەسێکی دیکەشمان هەیە کە ئێستا لەگەڵمانین بەداخەوە بەڵام لە کۆنسرتەکە لەگەڵمانن. یەکەم جارە کەم گروپە بە گەنجایەکی ڕۆژهەڵاتیەوە دەستی پێ کردووە بەڵام زۆرتر کاک ئیبراهیم لەگەڵی گروپای هەر بە ناوی گروپی ڕۆناوە لەگەڵی کەساییترە و موزیسیانایەکی ترە هەر لێرە لە شارە جوانەکەی سلێمانیە لای ئێمە مامشێرە زۆر عەزیزە لای ئێمە چکە زۆرمان خۆشەیە چکە هەمیشە دەستێکی باشی هەیە لە میوزیک و لە کۆنسرتەکان و لە پرۆگرامەکانی ئێمەشان زۆر بەشدار ئێمە شانازی پێوەکەین زۆر زۆر بەخێر بێت. دڵنیاخان با بێمە لای بەڕێزت لە کێک دەستت کردووە با کاری هوەری و کەیش تۆش لەم گروپەیە بەشداریت کردو و هاوبەشی لەگەڵم گروپەیە. سڵاو بۆ ئێوە و بەرنامەکەتان زۆر سپاس. عزیزانی زەحمەتکێش هیوادارم کە دەستیان خۆش بێت. من لە 12 ساڵیەوە خەریکی کاری هوەریم بەڵام لەگەڵ ئەو گروپار وەک کاک فەراز کوتی ماوەیەکی کەمەکە بەیەکەوە ئاشنا بووین بەڵام زۆر خۆشحاڵم لە هەبوونیان و کۆبوونەوەی ئەو گروپە بەڕاستی تەمرینکردن و پرۆڤەکردنی چێژی لێ دەبینم. ئەنجا پێش پرۆگرام وت من لە مەهاباتم کاک فەراز لە سنەیە یعنی هەموو شارە جوانەکانی ڕۆژهەڵات هەر یەکەتان لێوە کۆبوونەتەوە بێتەوە ئێمە دەستخۆشیتان لێەکەین. جا ئەگەر پێتان خۆش بێ با جێشمان لە دەنگی تۆش بێت. زۆر باشە بەسەرچە فەرمون مامۆستا. چیش بکەم بۆ دۆکەی خودای شەڕ و پەسەند و ماقوڵ بینی نێرمە و ماڵەڵا بە وێرانەکەی خۆ مەگەر بە چاکەدایان چاکە ئەگەر ئەیاندام سوێنێکی خواردووە بە قەبرێکی شەلی بە دوازدەی مامان شەوێدا هەر لە حەلی نیوە شەوێدا بەگرێت
ئەیکڕینا و ڕۆژ هاتە دەری لە مانگی شەو و شەبەخی خۆی دەدان لە کوشکان لە پەنجەران لە دوو دەریان لە شان شینان ناڵە لە قەسری پیرە شەمام چێن هەر کەسانی گاز ناکە کارمان زسپی چاوڕەشانە سۆ بە کەڵانە چوار پەل بەخەنی گوێمە قەسا دەستم لەداوە سەر تیرەکەی چەقما خوار سەبر سەبر و نەرم نەرم هەڵم دەبڕێ لە دووی داچێ ئای گوڵێ وەرە گوڵێ جوانی گوڵێ بۆ پێغەمبەرێک کە بە شانیدا دەباری قەدر و حورمەت لەگەڵ ئێزەتەوە خاڵێک لەسەر کوڵمەیە مەکانی محیبەتە قیمەتی خاڵت قەسرە قسوورە کۆیە عەرەبە میسرە شامە دیار بکرە ناڵامەکەی معزەمەی قیمەتە هەر گوڵێ وەی شەمام و شەلێرە شەلێرە شەمام تەنیچی هەردم بێتایێرە ئەی ئێرە مەستوو تەنیچی ماچکردنی خێرە ئەی خێرە شەمام تەنیچی شەمام لەبەرنانی لەبەرنانی شەمام تەنیچی پێمنا لە کێڵانی لە کێڵانی ناستوو تەنیچی ئەوان بووم نازانی نازانی شەمام تەنیکێ شەمام لە بێستانی لە بێستانی شەمام تەنیچی مەستە چاوی جوانی چاوی جوانی ناسک و تەنیچی پەخشە کەزیانی کەزیانی شەمام تەنیچی شەمام و شلیرە شلیرە شەمام تەنیکی نردم بێتایێرە هەیێرە شەمام شلیچی مەتکردنی خێرە ئەی خێرە شەمام تەنیکێ شەمام لە بۆکانی لە بۆکانی شەمام تەنیچی با بێتە هەیوانی هەیوانی شەمام شلچی بەناو چاودەڕوانی چاودەڕوانی شەمام تەنیچی شەمام و شلێرە شلێرە شەمام تەنیچی ناردم بێتایێرە هەیێرە شەمام تەنیچی خۆ گوناح نییە خێرە ئەی خێرە شەمام هێستان خۆش بێ ئەی خوا دەنگە هەر خۆش خۆش بێت بێت. ماشەڵڵا دوو دەنگی زۆر خۆش بۆم بەیانێ تاڵی و مار پرسیار نەکەین باشترە
هەر بکەین بە کۆنسرتێک بوویان و تاویتر باشترین شتە خوا دەنگتان خۆش بێت سپاس بۆ ئێوە ئەچمە لای مام شێر مایکێک لە پشتەوە ئەگەر با باسێکیەوە بکەین کە ئیتر ئێمە و ئەوەی کە ئێستش بینەرمانە ڕۆژی شەمە ئەم گروپیڕۆنە لە هۆڵی تەوار جاسا مامشێر زانیاری زیاترمانایەتی و ئامادەکاریەکان چییە کە کردویانە بۆ کۆنسرتەکە مامشێر دەنگی هەیە مامشێر بەڵێ هاتە یاخوا بەخێر بێ مامشێر باسێکی کۆنسرتەکەمان بۆ بکەی ئامادەکاریەکان زانیاری زیاتر لەسەر کۆنسرتەکە تۆزی خۆتمانی هەیە پیر بم نانە ماشەڵڵا هەر جوان بەس ئەزیەت نەبێ مایکەکە نزیکەی هەواکەم بە هەمووی کوردستان کوردە ئیران کوردی عێراق کوردی سووریە و کوردی تورکیە هەوادارم کە یەک ڕۆژ زوو یعنی بە نزدیکی ڕۆژی نزدیک نە دوور مەملەکەتم خۆشان بێ خۆشان بتن حکوومەتی خۆیان بێ و بەڕاستی کورد ئەزیزێ بۆ حەز نەکەن همه کردگان یک پارچه بن و خاطری به آریایان قومی مثقفن و پیرکردنشون فکرشون از همایان باشتره براستی آدم ئای بۆڵی کوردیەکەم خراپە مام شێر جان ئەوە نییە ماشەڵڵا جوان قسەی پێەکەی هەنا کوردیەکە و باشە کوردیکم چی بکەم دیارە نقصانە ئەوە هاوکاران مەڵک گەشەی کردووە کوردیەکەی داهاسی کوردیک من کوردی تێکەلم کوردی کارشەر یعنی چی ئەڵەن اینجاڵەن کە کوکتله یعنی هەمووشتی فارس و کوردی تێکەل لە هەر بەشێکی تێکەڵت کردووە بۆ خۆی ڕاستی ئەزم کە لە کوردستان ژیان کردم دایک بنم لێرە بوو بە خاطری چی قۆمە ئەسلی و کۆنە منە یعنی بینە من و کورد فارسم هەستمی کە بەرارزاین ئامۆزاین هینی فەرقمان نییە بەنەز ولی خۆ عەرەب قۆمش فەرقە نە بە خاطری باش نییە نه سیستمی ئەدەب و هونەر و فەرهەنگشتان جیاوازە لە کەلتوری کورد بەڵێ من زۆر شانازیەکەم بە جنابتان ئێمە سپاسی تۆکەین دەستت خۆش بێ جامام شێر چونکە ڕاهاتوویە لەگەڵ ئامێرەکە تا دەست نەوەستێ ناشتوانی مایکەکە بوەستێنی وایە مام شێر داوا لە بردنەکەم ئینشاءالله کە بتوانیم ئیشی باش بکەین من کۆنسرتم هەیە بەیانی ساعتی شش ئێوارە هەولی تاوار باڵێ لە هۆڵی دانیشتی تەلەڤیزیۆنە خاکی هەزەکەم بەرادران بیان دەرخەزمەتشان بێم و ئەو ئەزیزان چەند کەسمان نەبوو بە خاطری ئیمکاناتی یعنی وەسایلی میکرۆفۆن و ئەو وەسایل کۆنسەرت کەم بوو پشتومە بارڕەمەکان کەرکووک و نەزانم دەچوو بەڕی حەزم بوو گروپم بیا متاسفانە وەسایل کەم بوو گوتم 5 میکرۆفۆن بیشترمان نییە بردون بێ بارڕەمەکانی تر زانم بوو کاتە گروپەکە چەند کەسێکی دیکەشیت بەڵێ بەری حەزم بوو گروپم بێ داوا لە بردنە ئەو ئەزیزانم کە لە هۆتێل دانیشتن بە بارڕەمە ناتوانسن بیان و حەزەکەم کە ئەزیزان بیان کۆنسرت بیبینن ئیشی من بە بەرادران چوونە چون بە 2 ساز این بەیانی و گورانی و موسیقا تۆزی بە هونەرمەندەکان قۆرسە ڕاستی قۆرس یعنی با حس یعنی هونەرمەند یعنی ئێوارە بەیانی جاوەڵڵا مام شێر ماشەڵڵا بم بەیانیش ئەو دەنگە خۆشە ئەوە بەیانی بۆ ئاواکردن دەکەواتە با من لێرەوە بە بینەرە خۆشەویستەکانمان بڵێن کە بەیانی ئێوە سەعات 6 ئەتوانن لە هۆڵی تەوار ئامادە بن ئەم گروپە ئازیزە خۆشەویستە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون کە ئەم شارە جوانە هەمیشە بێ کۆنسرتی هونەرمەندان نابێ هەمیشە بێکاری هونەری نابێ بۆیە بەیانی لەوێ بن لێرۆ ئێمە ئەمڕۆ چەند بەرهەمێکتان پێشکەشەکەین بەڵام لەوێ بن بەیانی بەرهەمی زیاترگان ئەنجا گروپەکان کەسایان دیکەشی تێدا بەڵام ئەمڕۆ بۆ بەرنامەکەی ئێمە تەنها ئەم چەند کەسە بەشداریان کردو ئەگنا گروپەکان فراوانترە و چەند بەشداربێکی دیکەشی تێدا ئەو کۆنسرتی سنەتی مابووسە یەک پرانتز بەڵێ ئەو کۆنسرتی سنەتی متاسفانە دەرخراوە کەم بووە و موسیقی کلاسیکی کورد ئەبێ حمایەت بکەن ئەبێ بەشداری بکەن متاسفانە موسیقی کلاسیک و ئەسیلی کورد قۆرسە بەنەبا یە ئۆرگ دانیشتنەوە هەموو شتێک هەیە و دمبەر خۆ بەسیتە هەمێ توانن بژێنن ئەرێگەن این ئاواز این مەقامەکان کە ئێوەقەنن ڕاستی قۆرسە کارەکان جیاوازترە کاری هونەری خۆی دیارە بەڵام کاری کەش جیاوازە ئەوەنە تجارەتە ئەوان هونەرە
قينا واشتباه هبه من مخالفه ونيم بلام ابي بجداري فرهنگي كورد بكم بله تمام موسيقى كمان براستي ادم جويغرم هم غربيه هم تنظيمات غربيه ميلودي غربيه همش دي دزي كردن نك يشخو كبرابيه نا ان شاء الله يتر انا برو شوازي كي تر برو كبگرين وصر سناتي ولقل ميوزيكي كرديه بشي اول زور مهمه زور باش دڵنیا خان یەکەم جار تێی بۆ سلەیمانی بەڵێ با چۆنە بەلاتۆ سلەیمانی زۆر خۆش لە سناچێ وەکو بینی بێتەوێش ئاوێری هەیە و زۆر شێوازی هەیە بەڵام من سنەش زۆر نەگەڕاوم ئەوێش زۆر نەگەڕای خۆشە ئێرە ئەگەر ڕاستەکەیت بێ لێرە زۆر نەگەڕاوم ینی ئەو هیوادار مەگەر مای تەمرین بووە ینی نەچین بۆ گەڕان و ئەوانە دیر ڕۆژێک دادنێ تێر دەگەڕێن جاسەر و بەم بچینەوە بۆ لای گروپی میوزیک خات و سیماتەکیەخە ناوەکەم بە دروستی وت سیماتەکیەخە زۆر باشە خات و سیما زۆر بەخێر بێت پێم مامڵی لەکەوە بەشداریت کردووە لەگەڵ ئەم گروپەیە و تا چەند ئاسوودەی کە لەگەڵ ئەم گروپەیە و بەیانیش کۆنسەرتان هەیە لە شاری سلێمانی سلااو ڕێزم هەیە لە خزمەتانە من وڵای یەکەم جارێکە لە تە گروپی ڕۆنا هاوکاریم هەیە و تقریبا ماوەی هەشت مانگێک کە بێکە پرۆڤاکەین بۆ ئەم کۆنسرتە و کاک فەراز زەحمەتی کێشاوە منی بە کاکی برایم ناساند زۆر باشە دەستە خۆش بێ بچینە لای خاتومنا مایکەی بێتێ زۆر باشە بەڵێ زۆر باشە ئێستا باسی وەکەین زۆر بەخێر بێ خاتومنا سپاس بۆ ئامادەبوونە لێرە بێگومان تۆش وەبزانم کتێبێک هەیە لەسەر نۆتە و لەسەر کاری میوزیکی و ئەکادمی کارت کردووە و لەگەڵەوەی کە ئاو بۆشی و ئەکادمیە پێمان خۆشە باسی بکەیت یعنی خۆت هەر لە میوزیک خوێنوتە یاخۆت چۆن هەوڵت داوە کتێبێکی لەو شێوە هەبێ سڵاوتان لێ بێ زۆر خۆشحاڵی کە لە بەرنامەی ڕۆژی نوێ بەشدار بووین وەڵا من ماوەی 15 ساڵە ئاسفی دەفم پێم وایە کتێبەکەی سیماخانە باڵە کتێبەکەی سیماخانە ببوورە بەس پێمان بڵێ تۆ لەگەڵ ئەم گروپالەکەیەوە لەگەڵ یانایت و چۆن بەشداریت کرد لەگەڵانە تقریبا 2 ساڵ زیاترە لەگەڵ مام شێراشنا بووم ئەمە ئەوەڵی کۆنسەرتیشمان یە چەند کۆنسەرتی تر من هەر بە افتخارەوە لەگەڵ مام شێر بەشداریم کردووە هەر لێریشە دەستخۆشی یەکەم و فرسەتێکی جوانی دروست کرد کە بتوانین ئێمە لە سنەوە لە مەهاباد و لە مەریوانەوە ئەم گروپیە دروست کرد و ئیتر بەرهەمی جوانیشمان ئامادە کردووە هیوادارم بتوانین بە جوانی پێشکەشی بکەین بۆ ئازیزانەی کە تێن بۆ کۆنسەرتەکە سنێش کە نەوازەندەی دەفی زۆر هەیە نەوازەندەی باش چۆن دەفیش بە ناو سنەوە سەبتی جەهانی بووە ئیتر منیش تقریبا ماوەی 15 ساڵە ساز لێ ئەدەم و هەم لە خزمەتتانە خۆشحاڵم ئەی دەست خۆش بێ کەواتە بە هەر لەسەر ئەو کتێبە بچینەوە لای خات و سیما ئەگەر باسیشی ئەو کتێبەمان بۆ بکەی و خۆت لە بواری میوزیکە بەڕووی ئەکادمی خۆت خوێندوتە یاخود چۆن بەڵێ من لە زانکۆی هوەری تاران موسیقام خوێندووە کارناسی موسیقام و ئەم کتێبیشە بە ناوی سازیار کۆمەڵی گۆرانی کوردیە لە مەقامی ئەجەمە کە بۆ تار و سێتار بە شێوازێکی ئاموزشی بۆ فێرکاری بە فێرخوازەکانی موسیقا نووسیومە و بەردەوام ئەبم لەسەرم کارە چون ئەمە هەر فقط ها لە یەک مەقامی موسیقا ئەبێ لە تەواوی مەقامەکان نابی نووسم و بڵاوی بکەمەوە بەڵام جارێ ئەمە وەکو یەکەمین کتێبە زۆر باشە ئەمە هیوای سەرکەوتنە بۆ خوازن و هیوادارین بەردەوام بی جاسێمە پێمان خۆشە بچینە لای بەرهەمێکی دیکەی ئەوە و گوێمان لێ بێت کاک فەراز ئەگەر ئامادەیە فەرموو وڵات لێبێ هەر جوانە بیت
تبكي قربان من بنالم من بنالم ينبشو الهوى نزل قرب سر دايم باهي سر دواي أمان عزيز أمان عزيز تابكي قربان من بنالم ينبشو دردوان دست نجنو قرب سر دايم باهي سر دوان دردي قران
تشتغلي توجع فكسنا دواها وربنا مبروك سريو دوانيتم يا سريو دوانيتم كوتون جيدة كوتاني خينا كوتون جيدة تاني لما ذكينا برجع لدا رمبا مبروك سيود وليتم يا سيود وليتم شاود السيري شبي هلدي لي برباني ومن مالويراني توم بوشنا دردم نازاني رمبا مبروك سيود وليتم يا سيود وليتم سيجار ومانجي قسم فرماني دا وجانا اشتاميني تمهاما فكسنا دا وجانا ربا مبروك سيودي ونيتم يا سيودي ونيتم دەستان خۆش بێ یاخوا دەنگە خۆش بێ دەسەکانیەوە دەنگە هەر بمێنێ دەستان خۆش زۆر بێ بەچێژوو دەستان دەستی گروپی موزیکیش خۆش بێ دەستان خۆش کاک فەراز با لای تۆ بمێنمەوە خۆت کارت چییە بە چیوە سەرقاڵیت بە دەرلۆی لەگەڵ ئەم گروپەیە بەردەوامیت و کۆمەڵێ بەرهەمی جوانت هەیە لە خزمەتانە بەڕاستی ئەم گروپە من یەکەم جار کە مامشێرم بینی ئەو ئەڕوا بۆ 12 ساڵی لەوە پێش من لە منداڵیەوە لە بنەماڵەیەکی ئەهلی هونەر لەدایک بووم خاڵی خۆم مامۆستای موسیقا بوو مامۆستای گۆرانی بێژی بوو لەلایەوە دەستم بە گۆرانی کوتن کرد مەقاماتی ئێرانی ئاوازی فارسی لەگەڵی کارم کرد دوایی کە ڕۆیشتمە تاران لە زانکۆی موسیقا تەخەسوسی ئاوازی ئێرانی وەرگرت زۆر باشە بە دوایی خۆم سەبارەت بە موسیقای کوردی دەستم بە هەڵبژاردننی موسیقای کوردی و جەمکردنی سریک ئەطلاعات ڕاجب بە موسیقا و ئەوەی کە چۆن ئەتوانین ئەم موسیقایشە بەڵام ئەو لەوەی کە زۆر موسیقای کوردی بەیسی زۆر گەورەیە یعنی هەم تەمەنێکی کۆنیەیە هەم ئەوەی کە بەڕاستی موسیقایەکی ڕەسەن و زۆر متەنەوع ئەمەویست کە بێم سەبارەت بە موسیقا لەو ئەطلاعاتەی کە کەسم کردووە لە زانکۆ لە موسیقایش بوو موسیقای زمانی دایکی خۆمە بەڵام ئێستا ئەم گروپە بەڕاستی گروپێکی جوان و ڕێکۆپێکن و هەروە ئەوەی کە مامشێر بەو هەموو تەخەسوسی موسیقایی خۆی و تەجروبەی موسیقایی خۆیە کە هەیەی بەڕاستی زۆر مەسیرێکی چاک بەم گروپەدا پێم خۆشە ئەگەر افتخارم بێبن و بە شانازی و لە خزمەتیان ئابم و بەردەوام لەگەڵ یان ئینشاڵڵا کۆنسەرت‌های داهاتوومان باشتر و بە موسیقایەکی جوانتر بازم لە خزمەتانە باشە جا ماشەڵڵا
دەنگتان ئەوە نەخۆشە ئێمە حەزەکەن هەرگێمان لەو دەنگە خۆشە بێت کە بچینەوە بۆ لای دڵنیاخان بۆی بەرهەمێکی دیکەمان پێشکەش بکات. خۆش بێت دەستەکانە دڵنیاخان باسی شەم گۆرانێمان بۆ بکە من یەکەم جارێک چۆم لێ مام شێر گۆرانی مامۆستا محەممەدی مام لێیە بەڵێ ینی زۆر کەم بیستراوە بەڵام من لە بەرنامێکی کورتماکسیشا بووم لەوێ شار گۆرانەکەم کوت زۆر باش بازدیدی هەبوو ینی ڤیۆی باشی هەبوو باشە تەڕەفدارێکیشی زۆرشی هەیە بە هەرچەندەنگی ماملێ تر نمونەی بەرەمەکانی زۆر زۆر جوانن بەڵێ دەست خۆش دڵنیاخان تا چەند خێزانەکەت هاوکاری چەکەن بۆی لە هوەرەکەت بەردەوام بێت سەرتاوە کە من دەستم بە گۆرانی کوتن کرد بابم پشتیوانی من بوو ینی هەرهانی دام بۆ ڤیۆلۆن کە کەمان لێ دەدەم خۆم سازی کەمان ژەنیاری کەمانم دواتر تۆمبەکی ئێرانی و هەمان تەپڵ دواتر باغڵەما یا دیوان تر پیانۆ زۆر سازەکانم کار کردەوەی تر زۆر باش بەڵام هەردەم بابم پشتیوانی من بوو کە تۆ ئەوەش بچوو ئەوەش بچوو ئەوان بخێنە ئەو بیت و حەیران و ئەوانش دەڵێم لە هەموو شتێکدا خۆی وەکو مامۆستایەکی زۆر باش یاری دەدەێت شتێکی زۆر باشە باوکت لەگەڵا بێت بە خۆی دەگەڵ ئەو کەسانە گەورە بۆ وەکو حەمەدی بەیتان و ئەوانە جۆی زۆر زۆر قەویە تر هەر خۆی کۆمەکی کردم یارمەتیدام بۆی کە بتوانم بێمە سەرێ ئەمەش دەستخۆشی لێ دەستخۆشی لە باوکتەکەین و خانەوادەکەت کە یارمەتیتن کاک فەراز دا چەند خۆت مادام بەو شێوە ئەکادیمیە خوێندوتە تا چەند لەگەڵەوەی کە ئەو گۆرانی ڕەسەنانەی کە هەیە بە تایبەتی ئێسا گۆرانی کام کارەکان بۆ منە بەرهەمێکی جوانیانە وتەوە بۆ مام لێمان هەیە حەسەن زیرەکمان هەیە
هەستکەیت ئیتر خۆت بەرهەمی خۆت هەبێت یعنی خۆت گۆرانی خۆت هەبێت هەوڵت نەیەوە کە توانی ئاوازەیەک بۆ نمونە بەرهەمێک بۆ خۆت هەبێت ماشەڵڵا دەنجێکی خۆشت هەیە بۆ چەنە من لەگەڵ ئەوەی کە موسیقا دوو بەشە بەشی ئەوڵی بەشی یادگیریە بەشی ئەوەیە کە بڕۆی بە شۆنیا فێربی مقلد بی و دوایی ئەبێ خەڵکەی باشە ئەو بەشی مقلدیە هێن دەورەی هۆنەرجوگەریە کە ئێمە ئەنجامماندا بەڵام ئێستا ئێمام گۆرانی گەلە کە هەڵمان بژارد بشتر بەوەی کە بەگوێ مردم ئاشنا بێ واوەی کە مردم پێیان خۆش بێ لەگەڵی خاترەیان بێ لەگەڵ یا بیرەوەریەکەی خۆشیان بێ بۆیە ئەم گۆرانیانمانە هەڵبژار من گۆرانیکەم یەک گۆرانیم بە تایبەت بۆ خۆم ساز کردو کە تەنزیم و ئاهەنگسازی و شعرەکەی کەن کاکپەیمانی سەریفەرە گۆرانی کە بەناو بۆ تۆ کە بوو بە دوومین کاری کوردمەکسیش چەند جار پەخشەوە بۆ لەویە و کلیپیشمان بۆی کرد کلیپێکی چاکمان بۆی کرد بەڵام زۆر کارەکە ئۆرکێستراڵ بوو لەگەڵ ئەم گروپە ناتوانانی ئەمچین کارگەلێک ئجرا بکەی چۆن ئامێری زۆریەوێ پێم خۆشە گەر مامشێر یارمەتی مامدا هەر لەگەڵ ئەم گروپە نیشەڵا لە ئایندەی نزیکە کارهایەکی چاکتر بەڵام کاری نوێ بۆ خۆمان سازکەین زۆر باشە ئەمە نامانوێت کاتەکەمان بڕات ئەمڕۆ ڕۆژی پشووەی تر هەمووی لە ماڵەوەن پێمان خۆشە جۆمان لە بەرهەمێکی کە بێت فەرموو هەردووکیان بێکەوە بڵێن زۆر باشە مام شێر ئەگەر ئەرک نەبێ مایکەکەی خۆت دەست خۆش ئەو بێ بە کاک بۆ کاک فەراز دەستەکانت خۆش بێت از عشقم لیلی که جوانم وای وای سورم وای وای یارم اسکی ماشینا دوای در دوبرینا یارم اسکی ماشینا دوای در دوبرینا عشقم لیلی کچ جوانم وای وای از عشقم لیلی کچ جوانم وای وای
جانانم لعالم سرگردانم من عاشقی جانانم لعالم سرگردانم از عشقم لیلی کچ جوانم وای وای از عشقم لیلی کچ جوانم وای وای دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دەنگتانە خۆش بێت جا ماشەڵڵا وڵی لەو دەنگە ماشەڵڵا ئیتر بەیانەکانە منە جوانتر کرد بۆمان ئێمە حەز ناکەین پرسیاری کەش بکەین ینی جا بۆی بینێرانش کە بێبەش نەبن بەڵێ. لەم دەنگە ئێمە دووبارەی ئەەکەینەوانێ سپەی کە ئەکاتە ڕۆژی شەمە 25 لە هۆڵی چەوار کاتژمێر 6 ئێوارە کۆنسرتێک ساس ئەەکەن ئەم کۆنسرتە بە بەشداری ئەم دوو هونەرمەندە و هەروە کەسانی دیکەش ئەبێت لەم گروپە خۆشەویستە جا بۆی لەم دەنگە بێبەش دەبێت سبەی ئێوارە ئەتوانن بەشدار بن لە کۆنسرتەکە. دەستان خۆش بێت ئێمە کاژمێر یەکەمە نەمازانی چۆن ڕۆیت پرۆگرامەکەمان ئەگەر بەرهەمێکتان ما بێ پێمان خۆشە جۆمان لێ بێت ماڵتانە مام شێڵێ بۆ نابێ کۆنسێرتەکە. هەمووی بێ لێرابێ زۆر باشە بخل الشهر سليمان حمایت بکن موسیقی کردی را بیان ببینن بحث پاره و مالی نیه با ارزانترین مبلغ بیتاقاکان ما هدیه کن به مردم بیان ببینن زۆر باشە کەواتە ئێمە دەستخۆشیتان لێکەین بۆی کە ئەوەی ماوە ئامادە بەیانی بوونتان. جۆمان لێ لە کۆنسرتەکە ئێمە هیوادارین کە بەیانی تەواوی خەڵکی شاری سلەیمانی بتوانن لەو کۆنسرتە ئامادە بن گوێتان لە کۆمەڵێ بەرهەمی کوردی جوان و ڕەسەنایەتی بێت لە سەردەستی ئەم گروپە گەنجە خۆشەویستێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون وام بەیانیان بۆ ئێمە زیاتر جوانتر کرد ئێمە لێرە زۆر زۆر دەستخۆشیتان لێکەین زۆر زۆر سپاس بۆ خۆشحاڵ ئامادە دەست کە لێرە بوونتان. ئامادە دەستان بوون بە خۆش هیوای بێ. سەرکەوتن قوربانی. بە هیوای ئەوەی کە لە سلەیمانیش بتوانن زۆرترین بینەرتانە بێ و ئێوەش بتوانن بەرهەمەکانتان بە باشی ئامادەکەن دووبارە سپاس بۆ ئامادە بوونتان. زۆر سپاس بۆ سپاس. میوانداریتان زۆر زۆر بەس زۆر هەمووی سپاس. بینەرانی سەرچاوەکان خۆشەویست زۆر زۆر مجری باش فارس به پیششنکار علم مجری یک کسی که برنامه کردن یعنی پیششنکار درست الان پیشکشکار به فارسی علم مجری هر دوانتان مجری زور باش زۆر زۆر سپاس داشتن ساقبه زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس زۆر بۆ ئامادە بوونتان. دەست